أقدمت عصابات داعش الإرهابية گروپەکانی داعشی تروریستی هەلسان بە تەقاندنەوەی ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژکراو لە ناو کۆمەڵەکەسانێک کە ڕێوڕسمی حوسێنیان لە گێڕێکی عسکەری لە شارۆچکەی دووز لە ناوچەی سەلاحەدینە سەرزەدا. لە ئەنجامی ئەم کارە تروریستیە 2 کەس شەهید کران و 27 تریش بریندار بوون کە لە ناویان 23 کەسیان چینی سون نەبوون. هەر بۆیە هاوپەیمانی هێزی عێراقیە بە توندی ئیدانای ئەم کارە تروریستیە دەکات کە ئامانجیان هەلگیرساندنی دووبارێکی تایفیە لە نێو چین و توێژەکانی گەلی عێراقە لەو کاتەی کە بە یەکڕێزی شەڕی هێزەکانی تروریستان دەکەن. هەروەها ناڕازایی خۆیان بەرامبەر هەلمەتەکانی دەستگیرکردنی کوێرانە لەلایەن گروپەکانی حەشی شەعبی دەردەبڕن کە پاش تەقینەوەکە دەستیان پێ کردبوو لەو هەلمەتەدا 200 کەسیان دەستگیر کرد و پاشان کۆمەڵەکەسانێکیان ئازاد کرد. هەر لە هەمان ڕۆژە تەرمیسە هاوڵاتی دەستگیرکراویان لە هەمان گەڕێک دۆزیەوە. هەروەها چارەنووسی 53 دەستگیرکراویش تاکو ئێستا دیار نییە و ناشزانین کە ماون یاخود لە ناو براون. هەر بۆیە هاوپەیمانی هێزی عێراقیە داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مرۆڤایەتی دەکا کە بە زووترین کات لێکۆڵینەوەی خۆیان بەرامبەر ئەم دەستگیرکراوانەی پاش تەقینەوەکە ئەنجام بدەن. هەروەها لێکۆڵینەوە لە چارەنووسی 219 دەستگیرکراوی تریش لە هاوڵاتیانی قەزای دۆر بکەن لەو کاتەی قەزاکە ئازاد کراوە جێ و شوێنیان تاکو ئێستا دیار نییە.